گەنج کە خۆی پێگەیان کە خۆی پێگەیان بەخۆ خۆی بەرپرسیار بێ لەسەر ئەوی شەکار چاوەچەکانی خۆی وەکو ئیش و ئایا ژنهێنانە هەموو شتەکە ئەو جۆرە بابەتانی گەنجی ئێستاش ئێمە بەڕاستی پێشکەوتووە ئەبێ بزانی ئیشەکان چۆن دەربخە کە خەون ئەبێنێ دەبی بزانی یەکەم جار چۆن پلانەکەی دادنێ پلانی یەکەمی ئیشەکە چۆنە چۆن دەڕوە چۆن بەڕێوە دەبا دەبێ خۆم پشت بە خۆما بەستنێ بە پێشکەوین و سەبارەت بەو ئێستا کابینین وێ تەماشا دەکەین ماشەڵڵا هەموو وەزیرەکان ئینسانی گەنجن هیوادارم کابینەکان داهاتوش هەروەها بن و یعنی ئەوەش دەگەڕێتەوە سەر ینی سەرکەوتنی کابینەکەمان سەر وەزیرەکەمان کە ئەویش هەر بەخۆی گەنجشە گەرەک ئەو لەسەر خۆ بسەرکردن گەرەک خۆ پێش بخە پرتوکە بخوێنە ئیشی خۆ بکە سەر ماڵباتە اعتماد نەکە و خۆ بخوا خۆ پێشخە خۆ باشخە خوندنە خۆ پێشخە ژبەر خوندن ئەساسی ملەتە و ملەت ولە پێش دکەوێ و ولە بسەرکەوێ وڵاتە پێشکەوتەکان زیاتر پشتگیری گەنج دەکرێ و یارمەتی گەنج دەدەن کە گەنجێک بەهرەیە چێ بێ زیاتر پشتگیری دەکەن بەس لێرە وڵاتی خۆمان گەنج بەڕاستی هیچ پشتگیرێکی نییە یعنی بەهرەیەش تەبێ یان دەبێت دەستش بە قەوەت تەبێ هیچ کەسێک یارمەتی نادە داواکارم لەم کابینە نوێیەدا بە تەواوی پشتگیری گەنج بکرێ و زۆر گەنجمان هەیە کە بەهرەی زۆری هەیە داهاتووی وڵات بەس گەنجەکانن هەر کەس هەموو دەوڵەت وا دەکەن پێویستە خەڵکی کورد گەنجی کورد یونیڤەرسال بیر لە دنیا بکەن و خۆیان بەس پەروەردە بکەن پەروەردە